تێپەڕاندنی یاسای پڕکردنەوەی کورتێنانی دارایی لە ئەنجومەنی نێرانی عێراق بەبێ ڕەزامەندی نێرانی کورد کێشەکانی نێوان هەرێم و بەغدای قوڵتر کردوێتەوە. ئێستاش هەم حکومەت و هەم پەرلەمانی عێراق لە هەوڵدان کێشەکانی تایبەت بە نەوت و بودجە چارەسەر بکەن. بە جۆرێک مستەفا کاڵتمی سەرۆکوەزیرانی عێراق لە کۆبوونەوەی ڕۆژی 24 یانزەی 2020 ئەنجومەنی وەزیراندا ڕایگەیاند یاسای پڕکردنەوەی کورتێنانی دارایی چەند هەڵە و کێشەیەکی تێدایە و دەبێت چارەسەر بکرێن. باشێک لە چاودێرانیش دەڵێن یەکێک لەو کێشانەی لە یاساکەدا هەیە مرجدارکردنی نردنی مورچەی فەرمانبەرانی کوردستانە و مستەفا کاظمی دەوێت پێداچوونەوە بە یاساکەدا بکرێت و هەرێمی کوردستانیش لە وەرگرتنی قەرزەکە سوودمەند بێت. بەو پێی مافی خۆیەتی 320 میلیارد دینارەکەی بۆ خەرج بکرێت. لای خۆشیەوە محەممەد حەلبوسی سەرۆکی ئەنجومەنی نێرانی عێراق لە ڕۆژی 23 یانزەی 2020دا لیژنەیەکی پەرلەمانی لە 8 پەرلەمانتاری شیعە و سوننە پێکهێنا بۆ گفتوگۆکردن لەگەڵ هەرێم و بەغدا سەبارەت بەو کێشانەی لە نێوانیاندا هەیە بۆ ئەوەی بگەنە ڕێکەوتن لەسەر داباشکردنی داهات. لەو بارەوە شیروان میرزا ئەندامی لیژنەی دارایی لە ئەنجومەنی نێرانی عێراق بە گەلی کوردستانی ڕاگەیاند ئامانجی ئەو لیژنەیە دۆزینەوەی چارەسەرێکی گونجاوە بۆ ناکۆچیەکان و ڕێکەوتن لەسەر داباشکردنی داهات تا ببێتە بنەمایەک بۆ پڕۆژە یاسای بودجەی گشتی عێراق بۆ ساڵی 2021. هاوکات محەممەد شیع سوودانی پەرلەمانتاری دەوڵەتی یاسا و سەرۆکی ئەو لیژنەیە بۆ گفتوگۆی نێوان هەرێم و بەغدا پێکێنراوە لە ڕاگەیەندراوێکدا داوای لە حکومەتی فیدراڵ و حکومەتی هەرێم و سەرکردەی هێزە سیاسیەکان کردووە هاوکاریان بن لە دۆزینەوەی چارەسەری ڕیشەی کێشە هەڵپەسێردراوەکان. هەروەک ئامادەی خۆی پیشانداوە کە هەوڵی تەواو بدات لە پێناو ئەوەی داهاتی وڵات بە شێوەی دادپەروەرانە و بە یەکسانی داباش بکرێت. سوودانی ڕاشیگەیان دوای وەرگرتنی ڕای پەرلەمانتارانی کورد و لیژنە تایبەتمەندەکان سەرکەوتنی ئەو ئەرکە نمونەیەک دەبێت بۆ توانای عێراقیەکان لە چارەسەرکردنی کێشەکانی خۆیان بەپێ دەسوەردانی دەرەکی. داهاتوش ئەوە ڕوون دەکاتەوە کە ئایا هێز و لایەنە سیاسەکانی عێراق و هەرێمی کوردستان دەتوانن بەبێ دەسوەردانی دەرەکی کێشەکانیان چارەسەر بکەن یاخود لە کۆتاییدا ناچار دەبن پەنا بۆ لایەنێکی بیانی ببن.